یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی مێژووی دروستبوونی هەمیشە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ لە قۆناغە جیاوازەکاندا و هەردەم خۆی بە بەرگریکار لە کۆمەڵانی خەڵکی کوردستان زانیوە و لەو چوارچەوەیەدا جێپەنجەی دیارە لە پێشکەشکردنی هاوکاری و هاریکاریکردنی هاوڵاتیان لە کاتی ئەم قەیرانەدا کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دروست بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان بازنەی هاوکاریەکانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بوارە جیاوازەکاندا فراوانتر کردووە. یەکەم هەنگاوی یەکێتی لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بریتی بوو لە دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆڕۆنا بە ناوی نەخۆشخانەی ئاسا کە ئەو نەخۆشخانەیە لەلایەن دەزگای تەندروستی پێشمەرگە بە هاوکاری چەند سەرمایەدارێکی شاری سلێمانی دروستکرا بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و ئەو کەسانی تووشی ئەو نەخۆشیە دەبن. هاوکات لەم دۆخە سەختەی جیهاندا پێیدا تێپەڕ دەبێت بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە. دەزگای مرۆیی مان بەردەوامە لە هاوکاریکردنی ناوچە جیاوازەکان و پێشکەشکردنی یارمەتی مرۆی و پزیشکی. لەو چوارچەوەیەشدا لە چەند ڕۆژی ڕابردوودا دەزگای مرۆیی مام هاوکاری گەیاندۆتە بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و کاروانی هاوکاریەکانی دەزگای مرۆیی مام گەیشتۆتە شاری کەرکووک و سنووری داری ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە و چەندین کەلوپەل و پێداویستی خۆپارێزی و پزیشکی و یارمەتی مرۆیی گەیاندۆتە ناوچە جیاوازەکان. لە قەزای چەمچەماڵ دەزگای مرۆیی مام سەرجەم پێداویستیە پزیشکەکانی گەیاندۆتە ئەو نەخۆشخانەیەی لەو شارۆچکەیە تایبەت بە کۆڕۆنا دروستکرا بوو. بەڵێنی بەردەوامبوونی بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسە دووپات کردوتەوە. هاوکات دەزگای مرۆیی مام هاوکاری زانکۆی سلێمانی کرد بۆ پرۆژێکی گرنگ بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە پرۆژەکە بریتیە لە بەرهەمهێنانی چەند مەواد و پێداویستێکی پزیشکی و مەوادی پاکەرەوە و مەوادی تاقیگەکان. هاوکات هێزەکانی هەفتای پێشمەرگە لە ئەرکدان بۆ هاوکاریکردنی هێزانامنیەکانی دیکەی پارێزگای سلێمانی بۆ جێبەجێکردنی ڕێوشوێنی تەندروستی و کارگێڕیەکان و قەدەغەکردنی هاتوچۆ و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان. لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لێدوانێکدا پشتیوانی تەواوی یەکێتی بۆ ئیداری خۆجێی و تەندروستی سلێمانی دووپات کردوتەوە بۆ سەرخستنی هەوڵەکانی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا و وتی بە هاوکاری قامقامەتی سلێمانی سەرقاڵی دروستکردنی لیستی ناوی خێزانەکەم دەرامەتەکانن لە سلێمانی بۆ ئەوەی یارمەتیان بە سەردا دابەش بکەن.